کۆمپانی بریگێت بەدابینکردنی خواردن و خواردنەوە ڕەنگە وەک سیلیکان ڤالی تازەکار بێت، بەڵام ئەوەی ئەو کۆمپانیە ئەنجامی دەدا شتێکی وەک نمونەیە. ئەو کۆمپانیە بێلایەنە لە سیاسەت هەوڵی گۆڕینی ڕەفتار و بردنەسەری بەشداری سیاسی دەدات. پێویستە ڕێگەی دەستڕاگەیشتن بەو زانیاریانە بدەین کە ئەوان بۆ بڕیاردان و بەرقەردانی لە نێو ژیانی کۆمەڵایەتی پێویستیانە. پێویستە بیکەین بە وتوێژێکی نێوان خۆیان و دۆستەکانیان و خوڵقاندنی نەریتێکی کولتوری بۆ بەشداریکردن. بریگەت دەڵێت لە ڕێگای بەکارهێنانی پرۆگرامی تەلەفۆنی دەستیان ئینترنێت کەسان دەتوانن دەمەتەقە لەسەر باسەکانیان بکەن و هیتر بۆ لای خۆیان ڕابکێشن. ئەوان دەتوانن ببینن تا چ ڕادێک دیدیان لەگەڵ کاندیداکان یەک دەگرێتەوە و داوا بۆ دەنگدان بە کاندیدایەکی تایبەتی بکەن. پێم وایە ئەمە جۆرێک لە خاڵی دیموکراسیە بۆ کۆکردنەوەی خەڵک کە بتوان لەسەر بایەخەکان دەمەتەقە بکەن و دیدی خۆیان لەسەر بابەتەکان لەگەڵ یەکتر بگۆڕنەوە و بۆ ئامانجە بگەن کە باشترین ڕێگا بۆ پێکێنانی بەرژەوەندی بۆ زۆربەی خەڵک چییە؟ کۆمپانیێکی هاوشێوەی تر کە لە دوایان هەڵبژاردننی سەرۆکاتیدا پێک نەهات بوو کراود پەکە. ئێمە تەکنالۆژی بۆ کەسانی ئاسایی بەکاردێنین کە پەیوەندیان بە سیاسەت ئەو هەبێت و تیایدا بەشدار بن. ماڵپەڕی ئەو کۆمپانیە بەبێ لایەنگری لە پارتێک خۆی وەک قەوارەیەک بۆ یارمەتیدانی خەڵک بۆ سیاست وەسف دەکات. بەدانی زانیاری سەبارەت بە کاندیداکان یارمەتی بە خوازیاران دەکات کاندیدای خۆیان بدۆزنەوە پشتیوانیان لێ بکەن و لە دیدی خۆیان ئاگاداریان بکەن و لە ڕێگای ئەو کۆمپانیە یارمەتی بە کاندیداکان بکەن و پارە بکۆ بکەنەوە. کوردستانی دەڵێت کۆمپانیای تەکنۆلۆژی لە ڕێگای نوێ شێوازی نەریتی بۆ چوونیەتی بەشداری لە سیاسەتدا دەگۆڕن. هەر بۆ ێشتا سیاسەتوانان دەبێت سەرنج بە سیلیکان واڵی بدەن. ئێستا ماوەی چل ساڵە هەرێمەکە گەشەی کردووە نەک هەر شوێنێکی خاوەن هێز لە ئەمریکا بەڵکو لە ڕادی جیهانیشدا و دامەزراندنی تەکنالۆژی قەوارەکان و ڕێساکانی بەشداری بۆ کۆمەڵ بە مەبەستی کار بۆ ژینگە لە ئاستی جیهانی. کوردستانی دەڵێت گەلی کۆمپانی تەکنۆلۆژی لە سیلیکان واڵێ ئەویان بۆ دەرکەوتووە کە بە مەبەستی گۆڕانی ئەرینی گرینگە لەگەڵ سیاسەتوانان و حکوومەت کار بکەیت.